من تێنەگەیش نازانێت پرسیارێک شتێکە زۆر گەورەیە زۆر گەورەیە بەس کە چەند گەورە دەبێتن بچووک دەبێتەوە چەند گەورە دەبێت بچووک دەبێتەوە لەمە ئاسانتر زۆر ئاسانە زۆر بەمانایە بۆ خۆی لە مانادا ئەوانە بەمانایە واو بەداخەوە نازانم ئێخر نازانم کە شتێک نازانم بەڵام چی ئاسانکاریەکت بۆ من نەکرد لەمە ئاسانتر پێت دەڵێم شتەکە ئەوەندە گەورەیە ئەوەندە بەمانایە واو گەورەیە یان لەمانە گەورەیە مانگ بەڵێ مانگونەو بەداخەوە بۆ جارێکی دیکە ئینشاڵڵا زۆر خۆشحاڵ بووین سەرکەوتوو بن جەنابێت یعنی شارەزایت هەیە لە جلکی ئافرەتە بەتاکید ڕەنگی نیلی مەڕغوبە لەگەر قاوەیی نیلی و قاوەیی بێتەوە ئێستا چۆن بزانین یعنی کێهان جوانە کێهان لەسەرێک دێتن چ لەبەر مۆدێلە بە زیاتر مۆدێلەکانی مەسەران قاوەیی و نیلی یان پورتوقالی و نیلی ئەو ڕێژانە ئەگەر ئەرێک نەبێ بچین سەیریکەی ئەمام تیشێرتە لەگەر تەنوڕە ئەو پەمەیە ئەم ڕەنگە یان پرتەقالیەکە ئەمەیەکە لەگەر کابۆی بەکاربێنێ ئەمەیەکە لەگەڵ کابۆی بەڵام پرتەقالیەکە قاڵیەکە زیاتر لەگەر قاوەی ئەی ئەم ڕەنگە چ بەدیەکی دەوێتن هەر ڕەنگی پورتەقاڵی پورتەقالی جوانە نیلی جوانە لەسەری وەکو چەفیە خۆت ئێستا ڕەنگەکەی قاوەیە و نیلیەکەش لەگەڵ کانتۆڕ و جلکەکانی قاوەی دژەبێکەوە جوانە بۆ باسی ئەزیەکان بکەی ئەمانە بۆ چ یعنی چ کاتێک جوانە ئەم ئەزیانە خۆی ئەزیەی ڕۆژ زیاتر یعنی لە کاتی هاوینە بەکاردێن لە زستانەش هەر بەکاردێن هەموو وەختێک زیاتر لەبارەت لێ زیاتر لۆ حەفلە ئەمە چونکە بۆ خۆی درێژە قۆڵشی کورتە ئێستا ئەوە درێژە لەگەر تەنوڕە بەکار نایەتن زیاتر ئەم خانتۆری درێژ حەسب بەو شەخصەی کە لەبەرەکە بەس وا بزانم ئەم ساڵ ڕەنگی ملەون زۆر مەخۆش وایە ڕەنگی ملەوانە زەرد و سۆر و پەمەیی و ڕەنگەکان جوان بەس شەرتەوەیە ئەو کەسێک کە لەبەرەکە چ شوێنێک لەبەرێنێ حەسەب شوێن هەموو شوێنێک چونکە ڕەنگی خۆی تایبەت هەیە شوێنێک و ڕەنگێکی دێ بەتاکید دەسەکان خۆشبێتی لاکمان کردی بەخێر بێن زەر ئاگە بەخێر بێن زەرکە بەسەوان فەرمان ئاسان کارەکەتانی یعنی چەند گەورە ببوورە بەس ئەگەر دووبارە بکەیەوە گیانی من بۆ جارێکی دیکە ئیشاڵڵا نەی بەڕێزە بنار نورەبین من لە هۆڵندا دەژیم بەس بە سەفەر هاتیمەوە هەولێر چۆن دەبینی وەڵا زۆر خۆشە زۆر گۆڕایە بەڵێ حەزەکەی بە یەکجاری بگەڕێیتەوە ئینشاڵڵا خەڵکی شاری هەولێر چۆن دەبینی وەکو ئەو پێشکەوتنەی بەدەستی هێنا چەند دڵخۆشی زۆر دڵخۆشم ئینشاڵڵا پێشکەوتر دەبن خۆت خەڵکی هەولێر بەڵێ 2 ساڵە نەهاتیمەوە بەس پاش 2 ساڵی کە گەڕامەوە زۆر شت گۆڕایە
ڕۆژ بە ڕۆژ کوردستانە کەمان ئاوادان دەبێتن و خۆشتر دەبێتن و شتەکان بەرەو پێشەوە دەڕوا بەڵێ هاتی ئەم وڵات چ والله هات تمشي جلوبەر بکەین جنوبەرەکانمان هیچ فەرقی نییە لەگەڵ نا لەگای ئەوروپ نا فەرقی نییە ئەسڵەن جوانتر نەیێرە تەوەن چۆن خۆت ئامادە کردە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز والله هەر وەکو ساڵان بەڵێ خۆی سپاس پرسیارێک لێیە فەرمو ئەگەر جوابدەوە هەڵاتت دەدەمێت ئەمە پرۆگرامێکی نوێیە لە مانگی ڕەمەزانی پیرۆز لە شاشەی بین تیڤی ناوی پرۆگرامەکە بین پاس ئامادە ئەنی پرسیارەکەی فەرمو شتێکە چەند گەورە ئەبێتن چەند گەورە ئەبێتن شتەکە لای خۆتە خۆت ئەتوانیت چۆن بەخێ داوا هاوکاری کردوکەم یاریەکەمان بخۆیتەوە بگەڕێیتەوە نازانم چەند گەورە دەی بچووک دەبێتەوە خۆت گەورەیەکەیت چەند گەورە ئەبێت و چۆن ئەبێتەوە دەبدەبە نازانم بەڵام ڕاست نەبوو سۆری کات گۆران شارەزایی لە جل کوشتی وایە بەڵێ ئێمە باسی جلگ و بەرگی ئافرەتمان کردووە با نەبێتە فەرق و جیاوازی با ئی پیاوانیش باسکەی خزمەتە باز ببوورە هیلاکی شت دەکەی خزمەتە ئەمسا ینی ئەم ماوەیە بەڵێ چ ڕەنگێک زۆر دیارەوە چ ڕەنگێک جوانە لەبەر بۆ گەنجەکە ڕەش بە تایبەتی زۆر گەنجەکان هەڵی دەبژێرن داوای ڕەش دەکەن بەڵێ لەوان بابز بە تایبەتی ڕەش بە ناو ملەتی خۆمان بە تایبەتی خەڵکی هەولێر بەڵێ خەڵکی کوردستان بە تایبەتی زۆر ڕەش داوا دەکەن زۆر ڕەش لەبەر دەکەین بەڵام خۆمان هەر خۆمان دەتوانین جلی ملەون لەبەرکەین بۆ نا گەنجن ئێوە هەر ڕەش 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 نابێتن سۆری لەبەرکەن ئەگەر پانتۆڕەکەت بەس خەڵکی زۆر بە تایبەتی داوای ڕەش دەکەن کە من دوکاندارم لێرە حەسەب سەیریکەین وەرە با سەیریکەین ئەمە یان ڕەشە ئەمە ڕەش نییە ببوورە ئەمە قاوەیە بەڵێ فەرمو من بەلای ڕەشەکان ئەمە یان ڕەشە بەڵێ نا بەمیسی ڕەشم بیهێنە خوارەوە ئۆکێ ئەو پەمەیەشم بدەرێ ئەوەی خوارەوە چەند فەرقی هەیە زۆری فەرقە حتما بەڵێ تاکید ئیلای ڕەشی لەبەرکەی بە کانیواری هاوکارمان لەو دوی ئاڵێت بۆمان بکڕن لە خزمەتان عادی خۆم هەرچێکان حەز دێ بەڵێ خزمەتانە بەڵام بەڕێی من گەنج بەڵێ چی گەنجی بۆ جلی ملەوە لەبەر ناکەین وایە بەڵێ ئەمەی هەموو یان نازانم بەڵێ ئەمان هاتۆخە چەند جوانترە لە ڕەشەکەی حتما جوانترە ڕەشی جوانە بەڵێ هەموو کاتێک ڕەش بەڕێی ئەخەم بەعام قسە ناکەم يعني كمن دكاندارم ليرة كارماندم زوري خلق داير رشكا يعني حسب قصي خلق مناطم بهم رش بانا خلقي بلا 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 من رنج زياد كي اختيارك حسب جنزك حسب دمك حسب شكل حسب براي من جنابك بانطولكي سبيت لبر بوايا لقل تيشيرتكي نيلي براي من زور جوان اخي من هالرجل زلكي لبرك هم رجل بزلكي بلا امانه زور جوانه سبورتينا زور جوانه اوكي ليش الساغرتين دكان خوش وزور خوش زور بخير باص دكاين ببوره هلاك ما كردي بسيار اللي بكم اماده بسيار من جواب ديتو اوكي بونا شتيكا چەند گەورە ئەبێتن بچووک دەبێتەوە چەند گەورە بێ بچکە بێتەوە ئاسانکاری نییە شتەکە لای خۆتە بخۆت ئەتوانی چۆن بەخێن یعنی چەند گەورە دەی بچک دەبێتەوە موبایل نییە بەڕێی من بەڕێی من موبایل یعنی تو بە نەڕۆحی نییە کە بە قسە کە تو شتێکی گچکەیە کە هەموو دنیای دەتوانێت قسە لەگەڵ دنیا پێ بکەیت شتێکی گەورەیە گچکە دەکات